مامۆستا نەواف ئەمەش دەستپێکەش ڕووی سیاسی بە دەست پێ بکەن ئەو بنپێکردن و پێدا ئەنجام دێ و بەتایبەتی پشتی پێشوەچوونە زیندانە سینەعە دەست بە هەڵمەتە بنچاوکردنە ڕاگەهاندکاران کردیا یەک جواژین دەربەرەکات سەبری فەخری باوەرمەلە ئەحمەد و هەریداوی ئەحمەد سۆفی و دارە عەبدۆژی بنچاوکردن یعنی پێدەش بەرچێ لە هەڵمەتا خۆدا بێجارێ ڕاگەهاندکار بوون. سپاس سلااو ڕێز بۆ کارمەندێتە و تەماشەوانە و گەلێک سپاس و سلااوش بۆ میوانێتە مامۆستا جەمیل. شخوازێ vەگەرم هەنێکیش پاشدا هەر شتێ پێدا پێڕابوویەش دەستپێکە دەسەڵاتەی دەستپێکە ڕێکەفتنا گۆ ڕێژیمێ ڕێکریە حتا ئانها هەموو بە ئەرمانج دکی ئەرمان جێوێنە ئەو گوتنا جار جار ناژێ ڕێزامیش هەر کەسێرە و هەڵوەستاویرە هەنێک دەبێژن فەشەل ئانی ئێمە بێژم ئەبەدەن فەشەل نانینە فەشەل نانینەش بەرگ و ئەرمانجاخوا بجی بجیتکن سەرەکە دکن ئەواش بۆ هاتنە ئەوە دەستپێکە راپۆراوە دەهات ژیانە سیاسی قەدەخە بکن بەری وێ ژیانە سیاسی بە کوڕ قەدەخەکردن حتانی ئانها هینە ژیانە سیاسی نەهاتیە سەرخوا گەهشتە ئاستەکی نوکانێ ئەف چەند ڕۆژە خەلکی کوردستانە باکوور لەخوا زیڤرینە زمانی خوا ژی بیراکردن هەموو بەشێکی مەزن ژوا بوونە ترک زمانی خوا ونداکردن ئانها نوکال خوا vedigerin ژیانە سیاسی قەدەخەکردن ئەوانە ئەوا گوو ژیانە سیاسی قەدەخە ببێ ئەوە هەر چ شتێکی خوا دکن کریارێکی دکن پاش وێ هەلمەتێکی دکن هەلمەتا گرتنێ دکن ji بۆ خەلک بەحساوەیە بەری وێ نەکن ئەس ئاناکارم بەهژمێرم 2000 حتا دەستپێکە خوا پێشندانێک و دژی ڕێژیمی و ji بۆ گوهرتنا و ji بۆ خۆشیە و ji بۆ ئازادیە و ji بۆ کەرامەتێ خەلکێ مەرابوو دەهات دکەتن پێشە خەلکێ مەدە تونبێلێ خوا کۆستەرێ مەزن باسێ مەزن دەهاتن ناوخوا پێشندان هات قەلمەش بۆ خەلک دەرنەکەون دهاتن منعا خەلکێ دکش بۆ دەرنەکەون دەما vêda wê wextê xelk girtin ew ê xwediyê dengê bilind girtin ji bo xatirê hinekê dî bitirsin destpêkê wextê ji Behzad Dorsin destpêkirin û Fuad û Emîr û êdî û êdî û êdî hetanî îro roj ev kiryarê got anha dibin wextê got serokê Meclisa Kurdistana Sûriya ê berê بشەv nîvê şevê rahiştê de derxistin ji welat ji ber got hesabı ji dengê wî dikirin her wextî vî karîhanê dikin û mixabin yanî em ê bêjin wela feşel anî ne feşel nanîne hatine ji bo vê bikin tiştê got dikin cî bi cî dikin sed sedî de xelkê me bû kêmnetew tiştê got rejîmê û şofînîstê Ereb ji Kurdistana Sûriya re plan kirbûn textît kirbûn ewaya hemû bi cî bi cî bûye anha tiştê got hey tev cî bi cî bûye tiştek tê de nemaye anha gihiştina asta hetanî ez navegerim ji bo hebsa xwêran û çawa çilo çêbû xelk hemû zanin çilo çêbû û çêbûna wê bi xwe cê sed pirsaye û gelek cwamêra yek ji wan jî Diktor Serbest Nebî di postê 2007 de bi rastî a gotê xwestin got ev hemû xelk dizanî çi bûye îro roj anha îcar berê xwedane çi ji bo bibêjin wela bawermela ya Fexrî Sebrî Fexriye ya Daraye ya Ehmed Sofiye ya nizanim kiye ev ê got nizanim çawa dikin xelkê berçavê xwe dîtin ewana çilo teherrûşî xelkê dikin û ji bo wek çîroka got hirçê bînin nav rezê xwe yanî ev hemû planê wan in û ne ji ber xwe dikin û dizanin çi dikin û mixabin jiyana siyasî ber rêya got ji xêrî wê jî ji xwe Kurdistana Sûriya
اجدو سه آلیاش آلی کی بویا خزانک شواره خزانک خودی کرنی وش پرا وش همو چتی ملتی وی برچی دبی ئەمێ بێنە سەرێ مامۆستا فواد کوردستانە سووریا آلی چێژ دیجی بۆی پەکەکێ ازش آلی دیجی بجم بس و آدن زاروک مجید روینن او زاروک گوبری آنها ایگو نافی جنرال کن او جب زاروکی بربون یعنی جبو خاطر صبی شریانا عسکری جی قط نبی و زاروک مدبن و پرورده دکن و داوی و آوگرین بکن دستخلات و نزانم چو جبو خاطر پیلانیوان بمشن مامۆستا نەواف نابە گوتنە خۆرەتە بۆ ئەوەی و ناو لێت کن ژەنێرال ئەو جی بزارۆکتی هاتیە ڕەباندنیان ئەمکارن بژن وردا یەکێک و زارۆکتی هاتوو ڕەباندن واتاوە وەڕێگریە لە ڕەباندنا زارۆکان ناکێت دەخوازە سەرەکەیە ئەنە کەسێ ڕەباندن بنچافکردن نکارێ ڕێگریە لێ بکێ وێ جارێژی ئەنە کەسێ داخویانیا خۆدا دەبارەی ڕەباندنە ئەحمەد سۆفی و دارا عەبدۆدا ینی هەموو جار ئەنە کەسێ ڕوو لێ قەسەد بەرپرسی قەسەدی مەزلوم عەبدێت کرد گوکو بە ئەرکێ خۆرابێ بجارێ داو نەکردنەگو لە بەرکێ خۆرابێ یعنی تێبیە ئەنە کەسێ تێدە نەما اشخوا ان كسر بجم كرك هفياوان تدا نما بي جبر قول سي اسكارم بويرك دو سي الجيكي جي دبيجي ازوان جوان شورشگر ناسناك جارا دن دوي عين يك جوان كسي هاني تنشتاوي دروني ودشي بواره اهنگاوان وبرانينا وان وكونغري وان للدار دخيني بريان هاجي ما قلت يعني مظلوم يكجد دوائي بهتر آنها آدن باوري چيبون وقتی گو بريا سالك و 2 سال آمد گوت يكجد دوائي يان نکاری حدکی سینورکی جوان کریاری هان ردینی یان پی باوره قناعتی وینه آنها ایمن نرینه مده از وک کسایکی و چافدیر و شوپینم از دبینم مقتنعه بچتی گو دبی پی باوری وینه وش برویه که جی هیویتنه بانێکی و هەوارا خۆ بگینێ دە و ببێژێ وەرە باشە مامۆستا نەواف دا خویاکردن کویدی تهێبی نەمایە بێ بێژن گومان تێدا هەبێ باسش بەرچێ ئەنە کەسێ هەڵوێستەکە ڕاستەقینە جددی دەربارەی دانوستاندن کوردی و مەزلوم عەبدێ گەرانتۆرەژ ئالیە دیە دانوستاندانرا ئەنە کەسێش بەرچێ هەڵوێستێکە ڕاستەقینە جددی لە هەمبەروی نادێک و مادام هێوی مەزلوم عەبد دنەمانە هێوی دانوستاندان دەمانە گەلو من از شخوان جوانا اجتماعی کردی دست پی که دجی هر وقتی جی مسئله دانستاندنه ده و دیالوگ و گفتگوی حتی برژیم باس و حافظ اسد و کروی رجی وی کاری بردوام بو یک دوا موضوع هنا قريدايه بامريكيه حتى اني السرش خوا قال جاراجي ما قلت امریکی وقتا گو درباس بون گرانتور و چاخه هنکی انجمن اجتماعی کردی هیوی امیدی و چه بون بلکه یک ریزی هر سری آنها نرین آمده و بردوام بیش خواه از بجم افقاس چشتی کریاره گو دبن همو آراده دواره مامستا جمیل جی آنی زمان دواره سیاست مداری دنگی وان بلند درکتن دواره خلقی برچی کرن دهندرو ده برچی کرن و پێدویە ژیانی نەهشتن و مەترسی سەر ژیاناوان بوو دەرکەتن ئیرۆ ڕۆژ ئانها ئەرمانچکردناوە مایی ڕاگهاندن و کەسێت ڕاگەهاندنی بەریا ئانهاژی گەلک خۆرت ئەسکارم چەند نمونا ببێژم خۆرتن ڕاگەهاندنێدا وەکە سەبری وەکە دارا ئیش دەکردن بەری 2014 دەرخستن چۆلێت تلی ملیێوان شکەناندن و دەرکەتن ئانها ئەوروپا یەک جوان جنگین علیکو يعني جنگین علیکو گوتە وی بکشکشاندا ژەندر و دەرنەتکەت بەس ترسیا دەرکەت ئێدن ئالان ئەحمەد هاتە گرتن و ساڵێکی ومداکردن و نزانم چکردن و سزاکردن و سزاخوا
زیدەی سزاوی هشتن ji bo xatirê derkevê îro roj derketiye û yani ev karê hanê ji bo xatirê xelk bitirsin û nema yani îro heger Ehmed Sofî girtine ya Dara girtine ya Sabrî girtine wan ne ji bo kesê wan ji bo hinekê dî jî bêjin tera eyê wextê ku hûn vî karê hanê bikin hûn ne wek me bin hûn ne suretek tebqil asl ji helwesta me û biryar û qerara me be ji her tiştê me nebêjin okê êwe jî hûn jî wê wek wan dê bin. Yani باش برسك تفردي هم مست يعني امريكا كو جارانتورا تقوانا كسي هيفي بامريكا هنا اف كرياري كو تشد من بيشاجا في امريكا هر او جارانتورا يعني جبرش امريكا او جبرك خونا رابش بر او ششخال امريكا السر مذاكر يش امريكا راتي مذاكرن كو سنوره كولداني كريار بيشاجا في امريكا جبر دام يعني امريكا جي بجن بجتكو خستيا اف دوزا من ازد بجم حتى انها هنا امريكا اشكره وبزلالي نقوتيه از خب دبيجي هر جارك يجي وجاره تالي جي بلكي قوتبون انه في رنجهاني بفان كرياري هاني بي تو سوداج بردواميا دانستاندني تونه بس امي هولدان بدن قو ام كاربن راوستين حتى انها هنا نرينا مدى هنا انجمن اجتماعي كردي يان دستايا گفتگوی به امید و به هیوی نبويه جيج مسألة أمريكا يعني هل يكي هل وسط أخوة بنيرنا أخوة باشا ما مستناف